هۆکاری کۆچکردنی ئەوان بێزارن لەم ژیانە، بێزارن لە وڵاتە، بەڕاستی کۆچ دەکا و دەڕوا هیچ ئومێدێکی تیان نیە، مستەقبەلی تیان نیە، مستەقبەلی منداڵی تیان نیە، خوێندنی تێدا نیە، هیچی تیان نیە. بەڕاستی بۆیە کۆچ دەکا و سەر هەڵدەگرێ و دەڕوا بە ناچاری دەبێتە خۆراکی دەریایە و ماسی و قڕشەکان و ئەوانە لە داخی ئەم سەرکردانی هەرێمی کوردستان. ئێمە عایلێکمان لەگەڵا، 5 کەسمان لەگەڵا، 5 خێزانمان لەگەڵا و 3 منداڵ و برایەکم و ئافرەتێکن لەگەڵن و کە کەسوکاری ئەمن. دوێنێ شەو 11 چارەک پەیوەندیمان لەگەڵ یان نەماوە. آخر تەلەفۆن کە کردی وەکتی ئێمەوە کەشتەکەمان لەقم بوو، گەردنمان ئازاکەن و بەگریانەوە. بەڕاستی هۆکارەکەشی دەژێڕمەوە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان، هەموو تاوان و عوبارەکەی لەم لیوە. بەڕاستی هۆکاری لقمبوونی کەشتەکان سوکانەکەی قوفڵ ببوو، شەپۆل لێیدا و لقم بووە و بەڕاستی هەمووشی دەگەڕێتەوە بۆ مەسوول و سەرکردەکانی هەرێم. لەگەر هەموو مافیا و قاچاقچیەکان شەریکن و پارە پیا دەکەن و بەڕاستی خەڵکیش چی لێ دێنایە کەیفی خۆیتی. هیچ ژیان و گوزارانێک لە وڵاتەدا نەماوە، هیچ کەسابەتێکیان نەهێشتە و هەمویان خستۆتەوە ژێر دەستی خۆیان و بەڕاستی بۆیە خەڵک ئاخر دەرەجە بێزارە و ژیانی خۆی دەخاتە خەتەریاتەوە بەس نەجاتی بێت لەم کوردستانە. دوای قاچاقچیەکە بە شخصی دەیناسێ، قاچاقچیەکە دڵێ لەگەڵم بووە تا لە غورفەی بۆ پورێکی خۆمی لەگەڵ بووە، عایلێکی کوێشی لەگەڵ بووە، ئەوانش 5 کەس بوون. لە ئەو یەختەکە پڕ نەبووە، کە پڕ بووە دیارەشتی پێ ئاوی لە ناو یەختی بەتاڵ دەکا. نەوەڵڵی هەر ئەوەی کە خەڵک دیبیستین و لە عالەمە کردن ئەوەدان لە خەستەخانەوەی کەش دیارنین، هیچ معلوماتم نییە. وڵا داواکاریمان بە تایبەتی لە حکوومەتی عێراقی هەیە، لەبەرەوەی ئەوانە سەفارەتیان لە وڵاتی وێنانن، ئەوانەش هاوڵاتیی عێراقینە، بەدوەدا چوونیان بۆ بکە و ئەرکی بخاتە شانی خۆی، جا ماوە نەماون هەر شتێک بێ دەبێ دەوڵەتی عێراقی مشوری بخوا. ئەو دەوڵەتی وێنانە حکوومەتی هەرێمی کوردستانی خۆمانە ئەو دەستگایانی هەر خێرخوازن هەر شتەکەن، ئەوانەی چی توانیان هەیە بەکاری بێن بۆ دیتنەوەی ئەو سوراغ و بەمان و نەمانیان. وەڵاهی زەنی چۆنە خۆی ئەو شتە نییە بەو شێوە مەبرێن وەڵاهی ئێرە هەر نان نییە بی خۆی، بەڵام ئەوەشی تێدا هەیە خۆی نەعەدالەتێکە خەڵک بۆ دەزانێ ئەو گەنجەی ئێستا تەحمولی هەندێک شت نایکە. بەڕاستی ئەوەی ئەمە کردومە ئەو نایکە، تەحمولی وەزعانەی ئێستا ناکە. دەنا ئەو شتە نییە بڵێ وەڵاهی نان نییە خەڵک بیخوا لەبێ بێ نانی دەڕوا، بەڵام 150 ئەوەیە نەعەدالەتێکی زۆر هەیە. مەسەڵەن سام کوڕی من لەوەیە خۆی بە زۆر خەڵکی نەدا، مەسەڵەن لە قەناعەتی خۆی توێتی بابیشم کابرایەک بوو ڕەفیقی ئەوانە بوو بۆ ئەوانوانە بۆ ئەمن وامادە نەعەدالەتی هەبووە، بەڵام بڵێ وەکو مۆزەف و مەعاشخۆری حکوومەتیش نەبوو.